خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح ئەبو داووددا فەرمووی هیچ ڕۆژێک نییە لای خوای گەورە گەورەتر و بەڕێزتر و خۆشەویستتر بێ لەم ڕۆژانە ئەم دە ڕۆژ و یانزە ڕۆژەی مانگی ذوالحیجە حتا جیهادکردن لە پێناو خۆشتە مەگەر کەسێک تیا بچێت خۆی و ماڵەکەی ئەو کاتە ئەو ئینسانە بەقەت ئەو کەسە خێر و چاکەی دەست ئەکەوێ لەم ڕۆژانەدا عیبادەت و چاکە بکات. یەکێک لەو چاکانەی کە پێویستە ئەنجامی بدەین بەپێی توانای خۆمان ڕۆژوگرتنە. لە حەدیثێکی صحیحی ئەبو داووددا هاتووە هەندێک لە خێزانەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمون كان رسول الله صلى الله عليه وسلم يصوم 9 ذي الحجة. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەر نۆ ڕۆژەکە بە ڕۆژوو بووە. هەندێک کەس دەڵێن نە باسی عەرەفەکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تەنیا عەرەفە بە ڕۆژوو نەبووە چەندێ تواناتە بوو بە ڕۆژوو بە. نەیفەرمووە كان يصوم 9 ذي الحجة نەیفەرمووە ڕۆژی نۆیەم 9 فەرقیە لەگەڵ 9 يصوم 9 ذي الحجة نەیفەرمووە يصوم 9 ذي الحجة تەنها نۆیەم ڕۆژ کە عەرەفەیە بە ڕۆژوو بووە. بۆیە ئەوەندەی تواناتە بوو ڕۆژ دوو ڕۆژ سێ ڕۆژ چەندێک چاکت پێکرا بە ڕۆژوو بی تێیدا بە ڕۆژوو بە.